بینەرانی خۆشەویستی بەرنمەیە کۆمەڵە هەڵسوڕاوان سڵاوێکی گەرم. قەیرانی معیشەت و ژیان، قەیرانی وزە و کارەبا، قەیرانی دارایی، قەیرانی ئاو، بەنزین، نان، شوێنی ژیان، دابەزینی دراوی وڵات و قەیرانی سیاسی و کۆمەڵایەتی و دەیان قەیرانی تر سەمەرەی بوونی نظامی گەندەڵی کۆماری ئیسلامیە لە ئێران. ڕژیم هەر ڕۆژە و بە شێوەیەک بەردەرگای خەڵک دەگرێت و هەوڵ دەدات کە سفرەی ژیانیان بێڕەونەختر بکات. ڕژیم بە تەواوەتی مەشروعەتی خۆی لە نێو خەڵکدا لەدەستداوە و لە زەعیفترین ئاستی ژیانی خۆیدا بەسەر دەبات. بۆ قسە و باس لەسەر ئەم هەلومەرجە داوامان لە هاوڕێ سەلام قادری ئەنجامی کمیتەی ناوەندی کۆمەڵە کردووە کە لەگەڵمان بێت و داوا لە ئێوەش دەکەین کە لە درێژەیەم بەرنامەیەدا لەگەڵمان بن. هاوڕێ سەلاممان لەگەڵام. هاوڕێ سەلام سڵاوت لێ بێت وە زۆر سپاس کە بەشداری لە بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕاوانی ئەم جارەمان. سڵاو هاوڕێکچوانی عەزیز، سڵاو لە جەنابت و بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و هاوکارانت. زۆر سپاس. هاوڕێ سەلام، وەکو لە پێشەکیەکەیشدا ئاماژەم پێدا کۆماری ئیسلامی لەگەڵ گەلێک قەیرانی کۆمەڵایەتی و سیاسی بەرەوڕووە پێم خۆشە نەزەری بەڕێزیشتان سەبارەت بەوانە بزانم ئایا ئێوەش هاوڕان لەگەڵمان کە ڕژیم زۆر لاواز بووە و پێشی هیچ قەیرانێکی پێناگیردرێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە ئەوە کە هەر نازرێکم ڕۆسەیری وەزعی ئێران بکە، هەر کەسێکی ئاسایی کە سەفەرێکی دەرمانی یا بە هەر دەلیلێک ڕێی بکەوێتە ئێران، وەزعی وڵاتە بینێ کە وەزێکی زۆر شپرز و وێرانە بەڕاستی. و بارودۆخی ئمڕۆی ئێران من نەتوانم ئەوە بیشوبهێنم وەکۆڵەیە کە شێتێک بەردێکی خستە چاڵێ بەهزاران عقل دەرناهات. سەردەمی شۆڕشی ئێران دیارە ڕژیمی شاهنشاهی لە ئیدارەی ئەو وڵاتە کۆمەڵی کێشەی بناخەیی هەبوو، ئەوانە زەمینەهای مادی ئەو شۆڕشە بوون. بەڵام بارودۆخێکی ئەو کاتە کە بارودۆخێکی نێونەتەوەیی کە هەبوو و دوو قوتبی دەسەڵاتدار کە سێبەریان هەبوو لەسەر پەیوەندیەکانی نێوان نەتەوەکان و ئەوە لەسەر ئاستی دنیادا، کۆمەڵێک سیاسەتی ڕۆژئاوایی زەمینەی ساز کرد بوو ئەوە جەناحی مرتەجع و دواکەوتووی تەیفی خومینی و مەزەبیەکان لە ئێران بێنە سەرکار. و ئەو شێتەی کە ئەو بەردەی خستە و چاڵە من پێم وایە دەسەڵاتدارانی ڕۆژاوایی بوون و هەر ئەستا ئەو وەزعیان دروست کردووە کە خەڵکی ئێران پێوە دەناڵێنن و خۆشیان زۆر لە وەزعی کە ئەمڕۆ لە ئێران هەیە خۆشحاڵن. زۆر سپاس هاوڕێ سەلام. دەوترێت دوای شەڕی 12 ڕۆژە شیرازێ ڕژیم تێک چووە و ئەمە هەلێکە بۆ پێشڕەوی هێز و بزوستنەوە کۆمەڵایەتیەکان. مەبەست لەم قسەیە بە بڕوای بەڕێستان چییە؟ بڵێ ئەو ڕژیمە سەرەتاکان کات سەرکار بە یەک ئایدۆلۆژی وەکو هەوێنێک بە یەک ئایدۆلۆژیای مەزەبی بە کۆمەڵی فرۆشتنی کۆمەڵی خەون، ئەلبەتە لە ژێر چەچی و ئایدۆلۆژیایە فرۆشتنی کۆمەڵی خەونی مادی، ئەوەی کە نەو دێنینە سەر سفرەی خەڵک، ئەوەی کە ماڵ مەسێنن ماڵ خۆڕایی دەکرێت لە ئێران، کۆمەڵێک خەیاڵ پڵاوکە تەبیعەتەن شەڕی 8 ساڵەی بەدووە هاتووە ئەوان وەکو خومینی خۆی وتی معتاد بوون بە شەڕێکی ئاوا و ئەوە کارێکی کرد لە ژێر چەتی ئەو شەڕا ئەو حکوومەتە کە بەو شعارانەواتە بۆ سەرکار توانی بەو کوشتارانیشی کە لە دەهەی 60 هەر لە ژێر سێبەری ئەو مەسائلەی کە شەڕ دروستی کرد بوو توانی بەسەر زۆربەی وڵاتەکە حاکمیەتی خۆی بسەلمێنێت، تەواوی موسساتی لە اختیار گرت و لە تەواوی موسسات لەوانە سەدا و سیما، لەوانە ئامۆزش و پەروەرش بە دەرکردنی بە هەزاران معلم بۆ ئەوەی کەسی ئامۆزش و پەروەرش کە شوێنێکە کە پەروەردە دەکات نەسلەکانی تر و تەلەڤیزیۆن کە ئەو کاتە ماهوارە و سەتەلایت ئەوەیش نەبوو لە ڕێگەی تەلەڤیزیۆنی شۆ بە بەردەوامی یەک ماشینی تەبلیغاتی گەوریان ڕێخست و لە عینی حاڵی ئەوەیشە نەوتی ئێران کە نەوتێکی بەڕاستی زۆرەوە لە هەموو دنیادا لە پلەی چەند هەمی دەوڵەمەندترین وڵاتەکانە بۆ نەوت ئەوەیشیان لە اختیاردا بوو، تەبیعەتەن سەرفی مەسائلی نظامی و ئەوەیشیان کردووە یەک دەسەڵاتی یەک دیکتاتۆری سیستمێکیان دروست کرد کە تەرکیبێک لە بەکارهێنانی پارلەمان و انتخابات وەکو سیمایەکی ڕیاکارانە و لە پشتی ئەوەی شەوە دەسەڵاتێکی نظامیوانە. ئەوەی کە ئەڵین لە شیرازە دەرچووە ئەم حکوومەتە، دیارە ئەم حکوومەتە پلە بۆ پلە چ لە ناوەوە چ لە ئاستی تەبلیغاتی
لە ئاستی هەموو ئەو موسساتێک کە لە اختیاری بوو ئەگەر بگەڕێنەوە بۆ هەموو موسساتە ئەگەر سەیری ئەو جیلە بکەی کە ئەوان لە ناوەندەکانی پەروەردە ویستیان وەکو خومینی دەیوت سەربازەکانی من لە داوێنی دایکیاندان تازە لە دایک بوون ینی منداڵەکانن کاوانە پەروەردە دەکەین ئەو جیلە یەکسەر لە شۆڕشی ژینا پەیامی خۆی بە ڕۆشنی بە دنیادا ئەوە پەروەردە سەدا و سیما کە ئاسان ئەوەی کە سەیری ناکرێت تەلویزیۆنی ئێرانە و ئەوەی کە ڕواڵەتی کۆمەلگا و هەڵسوکەوتی کۆمەلگا لەگەڵ ئەوەی کە لە تەلویزیۆنی ئێران دەوترێت ئەرستا ئاسمان فەرقیە ئەوە دوو بواری کۆمەڵایەتی کە بە نسبەتی کۆمەلگای ئێران بە نسبەتی ئابووری ئێران کە ئەسڵان دەوڵەتێک نابینی لە ئێرانە کۆمەڵێک کۆمپانیا و باند و ڕاندخۆر هەنکە لە ئەو وڵاتە خەریکن تاڵانەکەن بازاڕیە وڵاتیان بەدەستۆیە ئەنواعی ساڵ بە ساڵانێکی زۆر ئەنواعی سوڵتانی فەساد لەم لەولا دەگرن و یانوێ پەردەپۆشی هەموو ئەو کەم و کوڕیانی لە وڵاتە هەیە بەوانە بیکەن ئەوە وەزعی وڵاتێکە کە نە ئابووریت هەیە نا سەدا و سیماکەت خەڵگوێی لێ دەگرێ ئەو جیلەی کە بە ئیسلاح قەرار بوو تۆ پەروەردەیانکەی هیچ پەیوەندێکیان بە تۆ هەیە لە مەسئلەی حجابە زۆر بەڕوونی دیارە ئەمانە لە ئاستی نێونەتەوەی دوو ئیشی گەورەی تیشیان کرد لە ئاستی ئابووری بەو سەدسازیانە کە کردیان بەرهەمهێنانی گەنمیان لە ئێران زۆر کرد بەڕاستی بۆ ئەوەی کە نان لانی کەم هەرزان بێت ئەمڕۆ نان و بنزینیش کە لە ئێران بە شێوەیەک وەکو نەخۆشێک کە بەردەوام تۆ خوێنی پێتەزیق دەکەی بە شێوەیەک لە ڕێگەی سوبسیدەکان و هەرزان ڕاهنگەت و ئەوانیشە خەریکە ئیتر لە ئاستی ئەوە کە خەڵبووی بکردێت نییە ئەمەیان بۆچی کرد بۆ ئەوەی ئەوانەی لەژێر شعاری خۆتکەفاییە پلانی ئەویان هەبوو کە لە منتەقەکە پەرە بە خۆیان بدەن کۆمەڵی دەست و گروپ و ئەمانە پشتیوانی بکەن بۆ ئەوەی وەکو سوپاپی ئیتمینانێ دڵنیا بن کە ئەمانە لە وەزعێکی مشەخەسە کە پێشتر باسی لێکرا ڕۆژاوا ملی داوە بۆ بێنە دەسەڵات دڵنیا بن لەمانەوەی هەتاتای خۆیان ینی تەواوی وڵاتەکەیان خەرج کرد لە ڕۆژیە وەڵۆ بۆ ئەم دوو پرۆسەیە ئێستا هەردوو پرۆسەکە لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی ژینگەکە ئەو سەدسازیانە ئێرانی کرد بە ئەو وڵاتی کە ئەستای بینین چ وەزعێکی هەیە چ بارودۆخێکی هەیە ئەوە قوربانی ئەو وڵاتیان کردە قوربانی بەنەمێنانی گەنم لە ئاستێکی زۆرە ئاوێکی زۆریان بە فیڕۆدا چون ئەو گەنمە ئەگەر لە شوێنی تر بدهێنایە زۆری توانی بە خازانجی وڵاتەکە بێت ئەوە ژینگەی وڵاتەکەی بینین ئەوە وەزعی ئابووری وڵاتەکەی بینین ئەم ڕۆژانە وەختێک کە ڕێی سەر و کۆماری بەحسێب سەر و کۆماری ئێران قساکە کە زیاتر هەر لە ڕۆژەکانی هەڵبژاردنەوە توانێت پێی بڵێ مەعموری ئیجرای تەمایلاتی ئاغایە ئەو شتێک کە خۆی پێی منویاتی ئاغا منویاتی ڕەهبەر ئەوەی ود من خۆم بە سەربازی ئیجرای منویاتی ڕەهبەر زانم ینی سەرۆک منویاتە لە جێگەی سەر و کۆمار کە هەر ڕەهبەر شتێکەڵێ ینی تۆ پێ هەز ناکەی سەر و کۆماری قساکە ئەو لە من و تۆ تووڕەترە لە من و تۆ بەگلەیی ترە ئەڵێ ئێمە سەر و کۆماری نوشتەکان بە باشی ناکەین ینی ئەوە وەزعی وڵاتیە لە ئاستی ناوچەیی کەیتر پێویست ناکە لە یەک جملا کە بێژی هەچێک کە بە ساڵانێکی زۆر چنی بوویان هەمویان بۆ هەڵوەشاندن بەو معنایە بەڵێ بە هەموو ئەو تەسویرەی کە من هەوڵمدا بیخەمە بەرچاو ئەوەیە کە ئێژین شیرازەکەی هەڵوەشاوە بە چه معنایەکە ئەوە معنای هەڵوەشانی شیرازەکە بەڵێ زۆر باشە کاک سەلام ئاماژەتان بە زۆر قەیران کرد و ئەو بەرچاوڕوونیش و جاتان وەک ڕژیم لەگەڵ گەلێک قەیرانی زۆر دەست و پەنجە نەرم دەکات و هیچیشی پێ چارەسەر ناکرێت وەکو ئاماژەت پێدا پێ دوایە لە ڕاستیدا چارەسەرێک نییە یان بەم ڕژیمە ناکرێت لە ڕاستیە چارەسەرێک بم ڕژیمە نییە بەڕاستی وە چارەسەری دوای ئەم ڕژیمەیش قورسە ینی کردنەوەی ئێران بە وڵاتێک کە ژیانتیایە مویەسەر بێت بەڕاستی بەڕای من کاری کەمتر لە یەک دەیە نیە ینی هەتا لە دوای کۆماری ئیسلامیش بە دەیان ساڵ کار دەباتە ئەو وڵاتە بخرێتە سەر هێڵێک کە ژیانتیە مویەسەر بێت
بەڵام لانی کەم بە نەمانی ئەو حکوومەتە بە نەمانی ئەو حکوومەتە خەڵکی وای ئەوەی تێدەزێتەوە مێدی ئەوەی تێدەزێتەوە کە ئەوە خەریکین پلە بە پلە هەوڵ دەدرێت ئەو وڵاتە بکرێتەوە بە وڵات ئەگەر بە کورتی بڵێم چارەسەر نەخێت لەم ڕژیمانە ئەم ڕژیمە خۆی سەرچاوی قەیرانە. بەڵێ زۆر سپاس هاوڕێ سەرام مەسلەی لاچوونی حەزابی باسکەین مەسلەی لاچوونی حجابی زۆرم لێ کە ڕسانەگەل تەبلیغی بە تایبەت لە ئەوروپا زۆر باسی دەکەن چۆنە ئایا ئەمە لە هەموو ئێران وایە بۆچی ڕژیم کاردانەوەیکی نییە؟ بەڵێ بەڕای من ئاستی خوار و ژووری هەیە بەڵام لە هەموو ئێران مەسئلەی حجاب وەکو مەسئلەیەکی زۆر حیاتی زۆر مەسئلەیەکی چارەنووساز بۆ ڕژیمە مەسئلەی حجاب یەکێک لەو شوێنە ئەساسیانەیە کە ڕێگەی خەڵک و ئەو دەوڵەتە لێجیایە کاڵین مەسئلەی حجاب ینی مەسئلەی فەرهەنگی ژیان خەڵک لە لەحازی ناوەڕۆکی ژیانەوە نایەوێت و بە شێوەیەکی ئیسلامیانە بە فەرهەنگێکی ئیسلامیانە ناژی ئەگەر چی وڵاتەکە وڵاتێکە وەحاصل زۆرینەی خەڵکەکەی موسڵمانەوە لە جیهانی ئیسلام پێناسە دەکرێت بەڵام خەڵک لە چوارچێوەی ئەو فەرهەنگایە نەئەوێ ژیانی کۆمەڵایەتی لە چوارچێوەی ئەو فەرهەنگایە یانەیەگە تۆ بڕۆیتە وڵاتە بە هەر فاکتێکی کۆمەڵایەتی سەیری وڵاتە بکەیت بە هەر نازەرێکی بێتەرەف سەیری وڵاتە بکات ئەبینێ لە ئاستی کۆمەڵایەتی لە ئاستی سیاسی بەژن و پیا و لە ئێران ئەیانەوێت لە دەوڵەتێکی سکولاریان هەبێ دەوڵەتێکی غیرە مەزهبیان هەبێ ژیانێکی کۆمەڵایەتی غیرە مەزهبیان هەبێ پیا و نایەوێت لە چوارچێوەی حرام و حەڵاڵەکانی مەزهبا زندگی بکات نایەوێت دین دخاڵەت لە ژیانیا بکە نایەوێت دین تا ژووری خەوتنەکەی بڕوات هەروەها ژنان ینی مەسئلە تەنیا حجاب نییە مەسئلە تەواوی بوارەکانی ژیانی کۆمەڵایەتیە کە خەڵک نایەوێت لەژێر چەت و سێبەری دینابێت ئەمەش بە ئازارێکی گەورە ئەم مەسئلە ڕوویداوە هێشتا ئەو شوێنانەی کە دەسەڵاتی مەزەبیان ئەزمە نەکردووە هەتا ئەو باشووری کوردستانی کە جەنابەت لێی دەژیت ڕەنگە تەسویرێک کە خەڵک تێگەیشتنێک کە خەڵک لە دین هەیەە لەگەلەوەی خەڵکی ئێران زۆر جیاواز بەیانی ئەڵەی خەڵکی ئێران لە قاڕەیەکی تر دەژین کە تۆ سەیری باشووری کوردستانی شتەکەی لەبەرچی لەبەرەوەی خەڵکی ئێران بە 50 ساڵ ئازارچەشتن ئەو دەرسیان گرتووە بە 50 ساڵ ئازارچەشتن لە دین و دەسەڵاتی دینی گەیشتون بەو قەناعەتەکە دین ئەتوانێت جۆرە کۆمەڵگای ئەوە مەسئلەیەکی ئەساسیە کە لە زەینەکانی خەڵکە ساڵانێکی زۆرە خەڵک لەگەڵ ئەو ڕژیمە مەسیری خۆی لە یەک جیا کردوەوە ئەسڵەن بڵین ئەم ڕژیمە لەو مەسەلەیە تەساهل دەکا شل دەیگرێت سەخت نایگرێ بە خەڵک ئەتوانێت بمێنێتەوە بەڵام مەسئلە هەرتەنیا ئەوە نییە کە لەو بوارە لەگەڵ خەڵک ناکۆکی بنەڕەتی هەیە مەسئلە لەوە ئەولاتیش ئەو حکوومەتە ئەو وڵاتەی پێ ئیدارە ناکرێت ئەو وڵاتی پێدار ناکرێت ئەو پلانەی ئەو نەخشانەی کە ئەو حکوومەتە ڕشت بووی بەرعەکسی تەسەووری و تێگەیشتنی ئەوان لە عەرزی 6 مانگە دنیا چرخانێکی گەورەی بەسەرهات لە عەرزی 6 مانگە هەموو ناوچەکە بەرەو مۆقعەتێکی تر ڕۆشت ئەبینی ئەو هەموو خەرجەی کە ئەوان کردویانە بۆ مەسئلەی نظامی و مەسئلەی گروهایی تێروریستی و ئەو شتانە لە ناوچەکە ئەو هەموو ینی هەموو ئابووری ئێرانیان بۆ ئەوە خەرج کردووە ئەوە ئەمڕۆ جواب نادات ئەوە ئەمڕۆ کارێکی کوانی موقعەتێکی نێونەتەوەی کە ئەوان ئەمڕۆ تێیدا قەراریان گرتووە ئەتوان بڵێم نظامی بینە ملل نظامی نێونەتەوەی لە جۆرێک لە ئانارشیایە ینی ئامریکا نایەوێت زۆر خەرج بکە زۆر مەسەل وەکو دەورانی دوو قوتبی زۆر هەزینە بکە بۆ ئوروپا ئامریکا ئەیەوێت ئەو موقعەتی خۆی لە دنیا کە بەرەو کزی دەچێت باس تازی بکاتەوە و رووسیا شرایطێک دەبینێ کە ئەبینین حملەی کردوە بۆ ئوکراین و داوای بەشێک لە خاکی ئوکراین دەکا لەو بینە سووریان مامەڵە کرد ئەوە ئێستا خەریکن وێنزوێلا مامەڵاکان ئوروپا ئومێدێکی بە ئەمریکا نەماوە و هەر قوتبێکی دەسەڵات لە دنیا لەوانە ئوروپا چین ئەمریکا و رووسیا هەر کامە و خەریکە لە موقعیەتێک کە دروست بووە بۆ و هەموو شتێک شەکەنە قوربانی یاری بەکارتەکان دەکەن
یاری بە کارتەکان دەکەن و ئێران یەکێ لەو وڵاتانەیەک لە حازینەوەنەتەوەی یاری پێدەکرێت یاری پێدەکرێت ینی ئەیتوانی بەرەوێن پێش وێنزوەلا پێش سووریا و یاریە پێ بکەم بەڵام سەیری ڕووداوەکان واچۆتە بەرەوە ڕەنگە کەوێتە دوای وێنزوەلاشەوە ئێران یەکێ لە کارتەکان یاریە بۆچی لەبەرەوەی هیچی بەدەستەوە نیە لەبەرەوە لە ناوەوە هیچ پێگەیەکی نییە لە ناوەوە ناتوانانی وەڵام دەرەوەی ئابوووریە وڵاتە بێ کۆمەڵێک سازشی گەورە لەگەڵ خەڵ کۆمەڵی سازشی بنەڕەتی لەگەل دنیا کۆمەڵی پاشەکشە ئیدۆلۆژیک کە پتانسیلی ئەوانەی نییە ئەوە بکات تا ئێستا نەیکردووە بۆ بەعیدی شەبیکە مادامێ پتانسیلی ئەوانەی هەر کامێک لەوانیش بکە ئەویتر لەگەڵ خۆی دێنیان ئەگەر پاشکشێکی گەورەی بێ نەونێتەوەی بکات بۆ ئەوەی بتوانێت ئەو تەحریمانە لابات و بتوانێت پوڵت بزێتە ناو ئابووری ئێران کە بتوانێت وەزە حەلکە دەبێت لە پاڵیشە پاشەکشی لە خەڵکە و ئەتوانێت خودی ئەوە انقلاب و ڕستاخیزێک یا چۆن بڵێ قیامی خەڵکی لێ بکەوێتەوە هەر کامێک لەوانە کە ناوێری بیکە لە ترسی ئەوی تریانە و ئەگەر ئەمەی تریان ناکە وەزعێکی هەیە کە ئەمریکاسن لی گەڕاوە ئەمریکا ئەم ڕۆژانە من پێم وایە ئیسرائیل مەهار دەکا دەڵێ با بە لی گەڕێن خۆی بۆ خۆی وەزعێکی خراپی هەیە ئستەنا دوومانی تر دێت من لەدا بە مزاکرێ من لادا بە مزاکران ئیستەنا 6 مانگی تر خەڵکەڵسن و ئەو وڵاتە گۆڕان دەڕات سەسلام پرسیارەکەی منیش هەر لە درێژە قسەکانی بەڕێستانە هەبوو مەسلەی دانوستان باسی مەسلەی دانوستان لەگەڵ دەرەوە بکەین و مذاکرە لەگەڵ ئەمریکا و غەرب تا چەند دەتوانێت بە قازانجی ڕژیم بێت و ئایا چاوەڕوان دەکرێت ببێت بە فەریاد ڕستێک بۆ ڕژێم چاوەڕوان ناکرێ بەڕای من لەبەرەوەی دانوستان کەلیمەیەکە پێکاتووە لە دانوستان ئێران شتێکی وای نییە بۆ دان شتێکی وای نییە بۆ ستاندن هەرە بێ بیدات چون ئەسان ئەنرژی هەستەیەکەیەتی کە ئەوە بۆیان خاپور کرد لە شەڕی 12 ڕۆژە کە ئەوە ئاسمانی ئێرانیان بێدفاع کرد ئێستا ئێران چۆلەکەیەکیش بە ئاسمانکەیە بڕوە ڕەنگە نەتوانێت بیخاتە خوارەوە لەو بابەتەوە دەوڵەتێکی ئاواکە گروهای نیابەتیشی لە ناوچەکە بەدەستەوە نەماوە کە خەڵکیش تاسەر ئێسخان دژین کە ئابوووریەکەی لێک هەڵوەشاوە کە لە ناو ساختاری ئێداریەکەیشە ئەسلاح تەڵەبەکان چوونەتە ناو جۆگەکە لە هەردوو لا دەخۆن ینی نە لەلگە حەزی سیاسی و لەگەڵ حکوومەتن نە پتانسیلێکیشانەیە بە خزمەت بۆ خەڵک لەو لاوە لە حکوومەت دەخۆن لەم لاویشۆ ماتەڵن ئەگەر تەغیرێ بوو ئەو وەختە خۆیان بنەنە ژێر سێبەری خەڵکو و بێژنێمیش لەگە خەڵکی وەزعێکی ئاوا دەوڵەتێکی ئاوا هیچی بەدەستەوە نییە کە بیدا تا شتێکیش پسێنێ تا شتێکیش هیچ شتێکی بەدەستەوە نییە کە پێی بێژی لە ڕێگەی ئەوە شتێکیش دەسێنێ لەبەرەوە ئەمانە هیچیان پێ نییە بۆ مزاکرە وە تەسەور دەکەن شەڕێک دەتوانێت وەزعەکە بگۆڕێ بەڵام دوژمنەکەی ئەوانیش لەوان وشیارترە ئەو شەڕە لە حاڵێکان ناکە ئەگەر ئەو شەڕە نەتوانێت ئەوان لە بن بێنێت ئیتر شەڕێکی ئاوام کە شەڕێکی کۆتاکە مثلەن بتوانێت هەستێکی نەتمیلی گەرایی لە ئێران دروست بکاتەوە وڵاتەکە خاتە وەزیەتێکی وژانسی خەڵک بە جۆرێک ملبەن بە وەزیەتەکە بڵێن وەزیەتی جەنگی و ئەوشتانەیە لە واقع شەڕ نەکردن گەورەترین شەڕەکە ئەمڕۆ لەگەڵ ئێران دەکرێت خامنەی وتی چەند مانگی لەوە پێشوتی کە وەزعیەتی نەشەڕنا ئاسایش نە ئارامش ئەوە بە قازانجی وڵات نییە بە قازانجی ئابووری وڵات نییە کەس ناوێرێ دەست بە ئاوا بکە کەس ناوێرە هیچ پرۆژەیەکی بیزنسێک لە ئێران دەست بۆ ببە هەموو شتێک وەستاوە و ئەبینی ئەو وڵاتە خۆی خەریکە بە بێدەنگی ئەو لێک هەڵدەوەشێت و ئەوەی کە پەلە ناکەن لەوەی شەڕی لەگەل بکەن ڕاستەکەی هەوەس ئشتهایەکی زۆر بۆ شەڕ هەم لای خامنەی هەیە هەم لای نەتانیاهو موقعیەتی خۆی پێتەسبیت دەکات و خامنەیش هەروە پێی وایەکە بەڵام لەم بینە من پێم وایە ترامپ زۆر باشتر لە وەزعەکە تێدەگا زۆر باشتر ئاگای لە وەزعەکە لە وەزعی ئێران هەیە و ترامپ پێی وایە ئەوە هەزینەیەکی ئێزافەیە ینی ئەوەی کە ئەمڕۆ حتا خەڵکیش لە ئێران ئەگەر سەیری ئاماری جەمعیەتی ئێران بکەی چینی ناوەڕاست لە ئێران لە ئاستی کوردستانە لە ئاستی دەروەی کوردستان چینی ناوەڕاست 65% لە کوردستان چینی ناوەڕاست 35% لە کوردستان بارودۆخێکی شۆڕشگەڕانەتر خەڵک تووڕەتر خەڵک ئامادەتر و پێشببینیش دەکرێت کە
لە کوردستان جۆرە پێشاهنگگی شۆڕژگەرانە ببێ ئەوە شتێکی قابلی پیشبینیە ئەمڕۆ من لەم بەرنامەیە دێڵم لە ئاستی سەراسەری بەڵام چینی ناوەڕاستەوەی کە زۆرە چ نەتیجەیەکی لێدەگری چینی ناوەڕاست چینێکی زۆر متەزاهرە یعنی زۆر تەزاهر دەکات مثلەن بە ڕزایەت تەزاور دەکات ڕزایەتی نییە بە اعتراز تەزاور دەکاوە لە اعترازی نییە لە وەزعەکە حسێب و کتێبێکا بە لە قازانجی خۆی دەبینێ چینێکی زۆر حسابگەرە چینێکە زۆر بە وردی حسێب دەکات و خەڵکی ئێرانیش من پێم وایە واکە باسی وتەکی بجەمعیەتێکرا سەرمایهدارەکان کە زوو سەرمایەکانی خۆیانیان کێشاوە بووم لەو ئەولا حتا تەنانەت سەرانی سپا بە مناڵەکانی خۆیان هەچەگیان زیوە نردویانەتە دەرەوە چینی ناوەڕاستیش کە ئەوە حسێبی دەکا ئەمێنێتەوە ئەو چینە فەقیر وەژار و کرێکارەکە اعتراز دەکات ڕۆژانەی اعتراز دەکات دەبینین بۆ مەسائلی جۆرە و جۆر بەڵام زۆری ناشکێ بە وەزەکە من بە نسبەتی تەوازنی خەڵک و حکوومەتیش تەسەورەکەم دوو لە ئینتزار نییە پێشاهنگیەک لە کوردستانە ببێت چون بارودۆخەکە لە هەموو لە حازێکۆ لە کوردستان و ئاستی سەراسەری جیاوازیایەکی زۆر باشە کاک سەلام باسی کوردستانتان کرد هەلومەرجی سیاسی لە کوردستان بێگومان زۆر جیاوازترە تا چەند ئەم جیاوازیە کاردانەوەی لە ئاستی سەراسەریەوە وەرگرتووە و تا چەند تەئسیری لەسەر خەباتی سەراسەری بووە بە بڕوای بەڕێستان بەڕای من تاسیری لەسەر خەباتی سەراسەری ئەوە بووە کە خەڵکی ئێرانی لەوە تێگەیاندووە کە ئۆپۆزیسیۆن ئەبێت لە ناوی وڵاتێت کە ڕێکخراوبوون مەسئلەیەکی حیاتیە ئەبێ ڕێکخراوبی و ئەو ڕێکخراویشە لە ئاستی ئەبیانی من پێم وایە لە لەحازی سیاسیەوە خەڵکی ئێران خەریکن کەم لەوە تێدەگەن ئاستی سەراسەری دەبێت کوردستانی زەبێتەوە نە بەو ماناکە کوردستان لەو ئازمونەی ڕێکخراوی کوردستان دەست وەربگرێت ینی ئەوەی کە لە کوردستان کراوە لە ئاستی سەراسەری دەبێت بکرێت ئەگەر نەکرێت 10 ساڵی تریش حکوومەت لە قەیرانابێت بە شێوەیە کە لە قازانجی خەڵک بێ ناگۆڕێ یان لە ڕێگەی شەڕ یان لە ڕێگەی هەڵۆشانەوەی خودی حکوومەت کە زۆر درێژماوەتر زۆر پڕ ئازارتر زۆر پڕبرسێتی و مەحرومیەت چەشتنی زۆرترە تەبیعەتەن کاتێکی زۆرتر دەبا بە نظری من تاسیری ئاستی سەراسەری لەسەر کوردستان ئەوەیە کە وەکو دەستەندازێکە وەکو لەمپەڕێکە کە سرعەتی پێشڕەوی بزوتنەوەی کوردستانی کەمەوە کردوە بزوتنەوەی کوردستان زۆر جار چۆتە لێواری ئەوەی کە ئیتر دەم و دەستگاکانی حکوومەت هەڵپێچێ لە کوردستان بەڵام هەر ئێمە بۆ خۆمان من لە بیرمەکە لە وەختی شۆڕشی ژینا کاکسەی برایم لە ئیرانێت ناشناڵ و ئەوانە ئەو واقعی تەوازنی قوڵای بە خەڵکی کوردستان یاداوەریە کرد کە ئێمە نابێت زۆریشتن بچین وەختێکە لە کوردستان ئامادەگی هەیە بەڵام لە ئاستی سەراسەری هێشتا خەڵکو و تەوازنی خەڵکو و دەوڵەت لەو ئاستانە تەبیعەتەن پێشبینی دەکرێت دەوڵەت کوردستان خاپور بکە وەکو شارەکانی سووریە لێ بکە لەبەرەوە بەو معنایە ئەوەی کە لە ئاستی سەراسەری بە ئەندازەی کوردستان سەرحی ئاگایی سیاسی سەرحی ڕێکخراو بوون و ئەوانە نییە ئەوە تاسیری منفی داناوە ینی سرعەتی پێشڕەوی خەڵکی کوردستانی کەمەوە کردوە بەڵام ئایا تا ئاخری دنیا خەڵکی کوردستان چاوەڕێی ئەو وەسعە سەراسەریە دەبن بەعیدە چون لە کوردستانی باشووری شێمە بینیمان کە کاتێک کە سەدام حوسێن باوجود وە شەڕی کوێیتی کردبوو لێیاندا بوو تحریمیان ست بووە سەری زۆر زەعیف بوو زۆر لاواز بوو لە کوردستان ڕاپەڕین کرا لە سەرحی سەراسەریش لە بەغاوانە کرا وەلێ سەدام بە ئاسانی شیعەکانی سەرکوت کرد بەڵام لە کوردستان هەموو دەم و دەستگاکان هەڵپێشا و ئەو وەزیەتە کاتیە لێکەوتۆ کە حکوومەتی هەرێمی کوردستانی لێکەوتۆ زۆر باشە کاک سەلام هەر لە کوردستان بمێنینەوە لەم هەلومەرجەدا کە ڕژیم تێکەوتووە ئەرکی بزوستنەوە کرێکاری و جەماوەریەکان لە کوردستان چییە و چۆن دەتوانن کاردانەوەیان هەبێت لە بەرامبەر ئەوەیدا پێ دەوترێت بۆ شایی دەسەڵات لە ئەگەری نەمان یان لاوازبوونی ڕژیمدا لە ڕاستیە من پێم وایە لە کوردستان ئێمە ئێستا لە بارودۆخێکی ئەوەدا نین کە حزبایەتی کردن و ئەو لەویەتدان بە خەت و خطوتی حزبی و فکری و ئایدۆلۆژیک و ئەوانە خزمەت بکات بەڕای من ئێستا هەموو چالاکانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان هەموو ئەوانەی دڵیان لە گرەوی حزبی جۆرا و جۆرایە ئەوەی لەگەڵ بزوتنەوەی چەپ و چینایەتی و لەگەڵ کۆمەڵەیە ئەوەی لەگەڵ بزوتنەوەی ناسیۆنالیستی و ئەحزابی ناسیۆنالیستیە
ئەوەی کە پێی دەڵێن جونبشی کوردستان بزوتنەوەی کوردستان کە پێک هاتووە لە میل و بۆچوونی جۆرا و جۆر وە لە بزوتنەوەهای کۆمەڵایەتی جۆرا و جۆر. بەڕای من چالاکانی کۆمەڵایەتی ئێمڕۆ ڕۆژی ئەوەیە کە ئاستی هاوکاری و ئیشکردن لەگەل یەکترینیان بگەینە بانترین ئاست. ئێستەکەم بەرنامەی کۆمەڵە و هەڵسوڕاوانە. من ڕوون لە هەڵسوڕاوانی کۆمەڵە ڕوون لە هەڵسوڕاوانی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان کە دڵیان لە گرەوی کۆمەڵایە و چاویان لە کۆمەڵە و ڕێبازی کۆمەڵە و ڕێنوێنی کۆمەڵێ و ئەوانە لە نەزەر دەگرن. بەڕای من ئەم ڕۆژانە ڕۆژی ئەوەیە کە ئیشکردن لەگەل یەکترین ئیشکردن لەگەل کەسانێک کە ئلزامەن هاوڕای ئێمەنین کاری هاوبەشکردن ئەوانە پتانسیلهایەکن کە ئەو نەویدە دەدەن بە خەڵک ئەو ئومێدە دەدەن بە خەڵک ئەو تەسویرە دەدەن بە خەڵک کە لە داهاتووی کوردستانە بە هەزاران ئینسانی مەسئول و تێگەیشت و سیاسی و لێزان کار لێهاتوو متعهد ئامادەن کە نێڵن شیرازەی ژیانی کۆمەڵایەتی لێک هەڵوەشێ فەورەن ئیداری شارەکان ئیدارەی ئوموری ژیانی خەڵک ئێمە دەبێ وە پێم وایە نیشانیش دراوە بۆ نمونە کۆرۆنا پێش هات کۆمیتەی مەحەلات دروست بوو و خەڵک بۆ خۆی چاوەڕێ حکوومەت نەبووە چەند ئەوە معموڵەن ئەگەر حکوومەتی بەرپرسە بێ ئەلکی حکوومەتە بەڵام خەڵک بۆ خۆی کۆمیتای مەحەلاتی دروست کرد و بەرامبەر بە مەسئلەی کۆرۆنا وە زیاتر ئەو کاتەی شەمانوە زیاتر لەوەی کە کۆمەڵێ ڕەخنە دەگیرا کە ئەمە کافی نییە ئەمکاناتی کافیان نییە ئەمانە ئەو ئەمکاناتی کە ئەمانە هەیەە لە ئاستی جوابگویەوە نییە کە مەسئلەی کۆرۆنا هەلکە ئەوانە ئەمان وت کە سەرفە نەزەر لەوە کاریگەریەکەی کەم یا زۆرە بۆ کۆرۆنا بەڵام یەک نمونە لە مشارکەتی خەڵک لە بەشداری خەڵک لە چارە نووسی خۆی لەوەی کە خەڵک خۆی دێتە مەدان بۆ حەلی مەسائلی خۆی ئەوە وەک لەو لە حازەوە زۆر مهمە تەمرینێکە بۆ ئیداری داهاتووی جامعە وەختێ مەسەلەن بزوتنەوەی ژینگەیی تەبیعەتەن وەختێ سیاسەتی حکوومەت لە دژی ژینگەیە خۆ ئەوە ناتوانێت معجزە بکات و هەموو شتێ حەلکات بەڵام سەرفە نەزەر لە کاریگەریەکە بۆ ژینگەدای دەنێ بە هەزاران ئینسان بە میل و بۆچوونی سیاسی و ئارزووی سیاسی جۆرا و جۆرەوە بە هەزاران ئینسان بە یەکەوە ئیش دەکەن بە یەکەوە ئیدارەی ڕێکخراوێک دەکەن ژینگەی ڕێکخراوێکی ژنان ڕێکخراوێکی جەژنی ئادەم بەرفیگرتن و مافی منداڵان ڕێکخراوێکی مامۆستایان هەموو ئەم چالاکە جۆرە و جۆرانە تەبیعەتەن نابێت قەتیس بمێنن لە بوارێکی چالاکی کۆمەڵایەتی بەڵام ئەو بوارە لە چالاکی کۆمەڵایەتی ئەو شوێنەیە کە زەرفیەتی خۆیان بە جامعە نیشان دەدەن وەکو چرایەک نورێک تووسکاییەک لە هیوا بە خەڵک نیشان دەدەن کە بەڕای من نورێکی زۆر بە تیشک و تینە زیاتر لە تووسکایی ئێمە ئەبینین بە هەزاران ئینسانی بەرپرس و لێزان متعهد لە هەموو بزوتنەوە جۆرە و جۆرانەدا لە کوردستان نیشانیان داوە هەموو ئەو مانگرتنانە بە لێهاتووی و بە تێکۆشانی ئەو ئینسانانە کراوە لە کوردستان هەموو ئەو پێشڕەویانی کە کوردستان بوویەتی بەو شێوەیە کراوە من پێم وایە ئەو زەرفیەتە مەدەنیانی کوردستان نیشان دەدا کە حیزبەکان بەتایبەت ئێمە وەکو کۆمەڵە هەمیشە دەڵێن ئەو بەشەی کە لە دەروی وڵاتە ئەوە لووتکەی ئەو کێوی یەخەیە و بەشی زۆری بەشی ئەساسیەکەی کۆمەڵە لە ناو کۆمەلگایە و چالاکانی کۆمەڵە ئێمڕۆ کۆمەڵە بوونیان بەوە نیشان دەدەن کە ئەتوانن لە بانترین ئاستا کار بکەن لەگەل خەڵکی ترکە ئەلزامەن هاوبۆچوونیش نین هاوڕایش نین ڕۆژی ئەوەیش دێت کە کۆماری ئیسلامی لە کوردستان هەڵدە پێشێ ئێمە وەکو کۆمەڵە بەرنامەی سیاسی خۆمان و ئەحزابی تیش تەبیعەتەن بەرنامەی سیاسی خۆیان دێنە پێشەوە بسەعی دەکەین خەڵک بە قەناعەت بگەێنین و ڕۆژی خەباتی نەزەری خەباتی سەلماندنی حەقانیەتی بیر و بۆچوون و ئامانج و ڕێبازەکەیشمان دێت و هەر ئێستەیش تۆ لە هەر بوارێ کار بکەیت خەڵک جیاوازی تۆی کۆمەڵە و ئەوی تر دەزانن و خەڵک دەزانن ئەو شێوەیە کە تۆ کار دەکەی پێویست ناکا وەکو ئەحزابی سکتاریست و بچوو کە ئەیانەوێت لە هەموو شتێک مۆری خۆیان بدەن من لەو ڕۆژانە یادەوەری خاتری کەسێک دەخوێندەوە کە دەیگوت لە کاتی پشتیوانی خەڵکی مەریوان کە پێی پیادا هاتن بۆ شاری خەڵکی سنە بۆ پشتیوانی لە خەڵکی مەریوان دەیگوت مەسان ئەحزابی سیاسی
ئەویان ڕێک دەخست و تەدارکاتیان دەگەیان دەخەڵک بۆ نمونە حزبی فەداییان ئەیود لە هێلکەکان مۆری دابوو مۆری هێلکەیە کە پێدای مۆرێکی پێوە بوو هێلکەی کوڵاوکە ئەمە مۆری سازمانی فەدایان ئمڕۆ نە کۆمەڵە و حزبە سکتاریستە بووە لە هەموو مێژوویە نە ئمڕۆ ڕۆژی ئەوەیە من تەوسیم بە چالاکانی جەریاناتی ترکە زۆریان دۆستایەتی و پەیوەندی و ڕفاقەتێکی ئەم پشمان بووە بە حکومەوەی لە کۆمەلگایەکە بووین تۆسیەم ئەوەیە ئمڕۆ ڕۆژی ئەوە نییە ئمڕۆ ڕۆژی ئەوەیە کۆمەلگای کوردستان لە ڕێگەی هەموو چالاکانی و ئامادەیی ئەوە ببێت کە لە بارودۆخێکا کە دوو لە ئینتزانیە و هەڵوەشانی ئەو حکوومەتە و لە کوردستانە شۆڕشێک و هەڵسانەوەیەکی خەڵک لە کوردستانە ڕۆژی ئەوەیە کە ئێمە پیشا پێش ئەو تەسویرە بین بە خەڵکە ئێمە ئەتوانین بەیەکۆکارکەین کۆماری ئیسلامی ئەوەی ناوێت کۆماری ئیسلامی ئەوێ حتا خۆدی فعالینی ئەحزاب لەگەل یەکتین دەرگیر بکە حتا وەختی فعالی یەک حزبی مشخص دەگرێت لەگەل یەک ڕوبەڕوویان دەکات و عزیەتێکی زۆریان دەکات شتەکەیش دەزانێت ئەو ئیطلاعاتی کە فقط بۆ ئەوەی تێکیان بدا بۆ ئەوەی کە دوایی بێنە دەرەوە بڵێ ئاتۆ لەسەر من اعترافت کرد قسە دەخاتە شوێنیان ئەنواع و ئەقسامی شێوە و شایع و ئەوانە دەکا بەڕای من ئمڕۆ ڕۆژی بانترین ئاستی هاوکاری تەساهل بۆ تێپەڕین لە حکوومەتەیە کە تێپەڕین لەو حکوومەتە وەکو هەموو کۆمەلگایەکی متەمەدن ڕۆژی ئەوەیش دێکە کەوینە منازرەی سەلماندنی بیر و باوەڕمان سەلماندنی حەقانیەتی بەرنامەی سیاسیمان کە ئێستا بەشی دەرەوەی وڵات لە تەلەڤیزیۆن ئەوانە هەموو ئەو منازرەیە دەکەن بەڵام بەشی ناوەی وڵات دەبێ خۆی بە شتێکی ترۆ خەریک بکە بەشی ناوەی وڵات دەبێ خۆی بە ئەوە کە زەرفیەتی ئەوە بە دۆست و دوژمن نیشان بدە دوژمنی شاوی لێیە بزانێ ئایا ئەو کۆمەلگایە ئەبێ بەش مەیدانداری جریاناتی ئیسلامی وەکو داعش یان نا و خەڵکە چارەنووسی خۆیان دەگرن بە دەستیانەوە و ئەم ڕۆژیەوەی کە ئەوە بە خۆمان بە کۆمەلگاکەمان و بە خەڵکی تێژ نیشان بدەین. زۆر باشە کاک سەلام وەکو دوا پرسیارم و بە پێ ئاماژەدان بۆ قسەکانی بەڕێستان ڕێکخراوبوون و دروستکردنی ڕێکخراوەگەلی جەماوەری تا چەند خزمەت بەم ڕێخستانەوە ئێوە باستان کرد دەکات بە دڵنیاییەوە ڕێک ناوەزێڵەی کرۆکی مرکزی سنتەری ئاوا پرۆژەیەک ئاوا داهاتوویەک ئاوا وێنەیە کە لەو کۆمەلگا هەمانە ڕێکخراوە کۆمەڵایەتیەکانە ئەوانەی کە هەن هەر کام و جوابی بوارێکی داوەتەوە و بوارگەلێکی زۆری شەیە کە ئەوە هۆشیاری چالاکانی کۆمەڵایەتیە کەسانی کە لەو کۆمەلگایە دەژین کە بۆ ئەو بوارانە ڕێکخراوی کۆمەڵایەتی دروستکەن کۆماری ئیسلامی بەتایبەت لە کوردستان وە پێم وایە لە ئاستی ئێرانیشە ئەوەندە لاوازە ئەمڕۆ ناتوانانی پێی بڵێ حکوومەت جۆرێک فیلد ستیتە جۆرێک کۆمەڵێک ئۆرگانی کۆنتترۆلگەرە تا ئەو شوێنانەی کە پیان کۆنتترۆل دەکرێت کە معمولەن لە مەسالی کۆمەڵایەتی زۆر چوونەتە دواوە زیاتر ئەچێتۆ سەر کۆنتترۆلی مەسائلی ئیداری و نظامی و ئەمنیەتی ئۆشتانە حکوومەتێکی ئاوا زۆر بە ئاسانی ئەتوانێت پێی بەسەر یا بسەرمێنرێت بسە پێێنرێت ڕێکخراوی کۆمەڵایەتی بۆ بواری جۆرا و جۆر بەڕای من زەرفیەت زۆرە و ئەوانە ڕێک خاڵی ڕزگارین و ئەوانە گەورەترین خزمەت دەکەن بە ئەوە داهاتوویەک. بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ سەلام. سپاس بۆ جەنابتەوەکاران. زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان سپاس بۆ هاوڕێتیتان لەگەڵ بەرنامەی کۆمەڵە هەڵسوڕەوان کە بە بەشداری هاوڕێ سەلام قادری ئەنجامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە بەڕێوە چووە تایبەت بوو بە هەلومەرجی سیاسی لە ئێران و کوردستان. ئێستاش سەرنجتان بۆ بینین درێژە بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ڕادەکێشن.